34 ساڵی 1923 دوای 2 ساڵ لە بنیادنانی دەوڵەتی پاشایەتی عێراق سلێمانی کرایە پارێزگا. سلێمانی ساڵی 1984 لەلایەن سلێمان پاشای بابانەوە دروست کراوە و پاشتر کراوەتە پایتەختی میرنشینی بابان و لەلایەن کامەران موکری شاعیریشەوە نازناوی شاری هەڵمەت و قوربانی و پایتەختی ڕۆشنبیری لێنراوە. بە پێی داتاکانی ساڵی 2014 ژماری دانیشتوانی ئەم پارێزگایە نزیک دەبێتەوە لە 2 ملیۆن کەس. 34 ساڵی 1945 دوای تەنها یەک ڕۆژ لاو سەرگیریەکەیان ئەدۆڵف هیتلەر کۆتایی بە ژیانی خۆی و ئیڤا براونی هاوسەری هێنا و خۆیان کوشت. ئەوەش بەهۆی نزیکبوونەوەی هێزەکانی یەکێتی سۆڤیەت بوو لە سنوورەکانی ئەڵمانیا بە نیازی داگیرکردنی. 34 ساڵی 1998 کۆچی دوایی نووسەر و شاعیری سووری هاوچەرخ نزار قەبانی لە تەمەنی 75 ساڵیدا. نزار قەبانی دیبلۆماتکارێکی وڵاتەکەی بووە. ساڵی 1923 لە دیمەشق لەدایک بووە.